ئەمڕۆ یەکشەممە 15/11 کۆبوونەوەیەکی هاوبەش و گرنگ ئەنجامدرا لە نێوان یەکێتی پەرلەمانتارانی کوردستان و کۆنگرەی نەتەوەیی کوردستان لە بارەگای یەکێتی پەرلەمانتاران لە شاری هەولێر. لە کۆبوونەوەی ئەمڕۆدا وێڕای باسی پەیوەندیەکانی نێوان هەردوولا باز لە بارودۆخی ناوچەکە و ئەو مەترسیانەی ڕوبەڕووی گەلەکەمان دەبنەوە و گرنگی یەکڕێزی نیشتیمانی و نەتەوەیی جەختی لەسەر کرایەوە. هەردوولا جەختیان لەسەر کاری هاوبەش کردەوە بە مەبەستی پارێزگاریکردن لە ئاشتی و ڕێگریکردن لە دووبەرەچی و پێکدادانی نێوان هێزە کوردستانیەکان. لێرەشەوە بۆ میدیا و ڕای گشتی ڕای دەگەینین کە کۆنگرەی نەتەوەیی کوردستان و یەکێتی پەرلەمانتارانی کوردستان بڕیاریان داوە بە یەکەوە کۆنفرانسی ڕاوێژی نەتەوەیی بە ڕێگەی ئۆنلاین شەممەی داهاتوو لە 21/11/2020 ئەنجام بدەن بە بەشداری ژمارەیەکی زۆر لە سیاسەتوان و نوێنەری لایەن و ڕێکخراوە کوردستانیەکان و کەسایەتیە نیشتیمان پەروەرەکان لە هەر چوار پارچەی کوردستان. مەبەستی سەرەکی لەم کۆنفرانسە گرینگە پەرەپێدانی زمانی دیالۆگ، پێکەوە ژیان و ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی سەرهەڵدانی گرژی و شەڕی کورد بەرامبەر کووردە، بە تایبەتی دوای ئەو ڕووداوە نەخوازراوانەی ئەم دوانەیە کە ڕوویاندا. وەک هون دبینن جی کو شاندەیەکە کەنێکە کۆنگرەی نەتەوەیی کوردستان ji layani yekîtî parlamentarî Kurdistan hate pêşwazîkirin. Mebesta seredana me ya şanda kenekê ew e ku ev alozî, ev gengeşiya ku li başûr xwerêda ye ku em li yek li ser yek mijarê ku em rawestîn ku şerê Kurd xwe bi xwe navxweyî me em heram dikin. Nabe bi tu şêwazî, bi tu rengî, bi tu şeklî ku şerê navxweyî pêk were. Ji bo ku em karibin derfetê diyalogê, danûstandinê, şirovekirinê an ji bo ku çareseriyeke ji vê aloziyê re peyda bike. Ev her dû mijar ji bo terefan Yekîtiya Parlamenteranî Kurdistan Kongreyê Neteweyî Kurdistan keneke gelekî girîng e.